91 ساڵ پێش ئەم دوکان و موزەی تاتۆ لە کالیفۆرنیا کراوە و بوو بە یەکەمین شوێنی تاتۆی ئەمریکا و دووهەمین دوکانی تاتۆی جیهان. کاتێک کاری باربەرا 40 ساڵ پێش دەستی بەکار کرد، تاتۆ جیهانی تایبەتمەندی پیاوان بوو. بۆ نمونە پیاوان دەیانگوت قەت ناهێڵین ژینێک تاتۆمان بکات. ئەمە ڕێک وتەی پیاوێک بوو. دوایش داوای لێبوردنی کرد، بەڵام من وتم نا، من قبوڵی ناکەم. ئێستاش لەسەر ئەو هەڵوێستەماوم و هەرگیز کەسێک ئاوا لەسەر مرۆڤ بیگاکاتەوە تاتۆی ناکەم. کاری باسی ئەومان بۆ دەکات چۆن مێژووی کولتوری تاتۆ لە کاتی کۆنەوە بۆ خولی هاوچەرخ گۆڕاوە و ئەو دەڵێت لە دەستپێکی سەدەی 20دا. زیاتر پیاوان تاتۆیان دەکرد، مەلەوانەکان و پیاوانی هێزی دەریایی و ماتۆرسوارەکانیش. هەمیشە کەسانی کەتەوزل بوون. لە ساڵی 1970 یەکەمین ژن تاتۆی کرد لە مێژووی هاوچەرخدا. لە ڕوانگەی کولتوریەوە لە مێژوودا ئەگەر سەیری خەڵکی ڕەسەم بکەین، زۆربەی ژنان تاتۆیان دەکرد. بەڵام دواتر لە سەردەمی تاتۆی مۆدێرندا پیاوان ڕویان کردە تاتۆ، واتە دوای ساڵانێک گۆڕانکاری ڕوویدا. ئەمڕۆ هیچ بربەستێک بۆ ئارەزومەندانی تاتۆ لە ئەمریکادا نییە، بەڵام چی خەڵک هەندەرات ئازاری تاتۆ قبول بکەن و چۆن وێنەی سەرجەستەیان هەڵەبژێرن. 2 ساڵ پێش ئێستا براکەم کۆچی دوایی کرد. ڕاستە پێش ئەوەی بڕوات ملوانکایەکم پێدا، بەڵام دواتر 3 گوڵە باخم خستە نێو تابوتەکەیەوە. ئەم کوڕە نووسەریشە دەڵێت تاتۆ بۆ ئەو 3 مانای هەیە. ئەم تاتۆیانە ئاماژەیە بە جوانی، شوناس و ئازادی. مرۆڤ بۆ دەربڕینی هەست و کەسایەتی خۆی شێوازی جۆر وا جۆر بەکاردێنێ. یەکێکیشی کێشانی وێنەی هەمیشەی لەسەر جەستەیە. ئاڤاهۆما، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.